بڕیار وایە ڕۆژانی 19 و 20 مانگی تەمووز کۆمەڵی دادگەری پێنجەمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێر بە ئامادەبوونی 97 کادری حیزبەکە ببەستێت. لە ئێستاشدا سەرجەم ئامادەکاریەکانی کۆنگرەی پێنجەم کۆتایی هاتووە و بڕیاری ژوایە کاتژمێردەی بەیانی لە 19 مانگدا بڕگەکانی کۆنگرە لە هۆڵی مامۆستا سەعەد عەبدوڵڵا لە شاری هەولێر دەست پێ بکات. کارەکانی کۆنگرە کاتژمێردەی سەر لە بەیانی دەست پێکەن و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامیانە بێت. تەمان کارەکانی کۆنگرە لە ئەجێندای تایبەتە دیاری کراون بە گشتی خۆیان دەبینەوە لە گفتوگۆکردن لەسەر بەرنامەی سیاسی و استراتیژەتی کاری داهاتووی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ ئەو پرۆسانەی هەڵبژاردن کە لە کۆنگرەیە بەڕێوە دەچن بۆ هەڵبژاردننی سەرۆکی داهاتووی کۆمەڵی دادگەری کوردستان و ئەنجومەنی سەرکردایەتی. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری پێنجەمین کۆنگرەی کۆمەڵ دەڵێت کۆمەڵ لە مێژووی خۆیدا لە کات و وادەی خۆیدا کۆنگرەکانی بەستووە. لەم کۆنگرەیەشدا بەراورد بە سەرجەم کۆنگرەکانی دیکە زۆرترین ڕێژەی ئەندامانی کۆنگرە ئامادە دەبن. بەپێی پێڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری کوردستان کۆنگرەکانی کۆمەڵ هەر 4 ساڵ جارێک دەبەسترێ. هەموو کۆنگرەکانی کۆمەڵ لە وادەی خۆی یان نزیک لە وادەی خۆی بەستراون. هیچ کۆنگرەیەکمان نییە ساڵێک زیاتر لە وادەی خۆی دواکەوتبی کە لە هەموو حزبەکانیش کەم تا زۆر ئەو بابەتانە هی واقعی سیاسی هەرێمی کوردستان زۆرجار ئەوەی خواستووە. کۆنگرەی پێنجەممان بڕیارە لە ڕۆژانی شەمە و یەکشەمەی داهاتوو 19 2025 لە شاری هەولێر گرێ بدرێ. کۆنگرەی کۆمەڵی دادگەری 78 کاندید ململانەی بەدەستهێنانی 29 پێگەی سەرکردایەتی دەکەن و ڕێژەی لە 125 بۆ خانمان یەکلا بۆتەوە. وا بڕیارە کۆمەڵی دادگەری ڕۆژانی 19 و 20 مانگ لەم هۆڵەی دواوەی من پێنجەمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێر ببەستێت لەژێر دروشمی بە خۆداچوونەوە و بەردەوامی بە ئامادەبوونی 900 کەس لە ئەندامانی کۆنگرە. وا بڕیارە ئەم کۆنگرەیە کۆمەڵەیەک گۆڕانکاری لە شێوازی کارکردنی و حیزبە بێنێتە ئاراوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.